دووهەم گرنگی کات لەلای زانایان بزانین چۆنە. ئیبن مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێ لە هیچ شتێک پەشیمان نیم ئەوەندەی کە لەوە پەشیمانم ڕۆژ ئاوا دەبێت لە تەمەنمدا لە ژیانمدا کەم دەبێتەوە کەچی هیچ کردەوەیەکی چاکەم تێیدا نەکردووە. بەرامیسان کە تەمەنی دەڕوات پەشیمان دەبێتەوە، بەڵام کاتێک کە لە ژیاندایە خواخوایەتی تەمەنی بڕوا و ڕۆژەکە بڕوا بەدەستی بەتاڵەوە ناتوانێت بە عیبادەت و تاعەت بڕیکاتەوە، دواییش بۆی پەشیمان دەبێتەوە. برام بۆیە ئیبن القەیم فەرموویەتی بەڕاستی لە ناوچوون و بەسەر چوونی کات ئەگە ئینسان سوودی لێ نەبینێت لەو دنیایەیدا لە مردن خراپترە. بۆچی؟ چونکە ئینسان ئەگەر بمرێ بە ئیمانەوە لە قیامەتا ڕەزامەندی خوای پەروەردگار و بەهەشتی خوای گەورە بەدەستدێنێ، خوای گەورە بمانگەڕێ لەو جۆرە کەسانە. بەڵام ئینسان ئەگەر کاتەکەی ڕۆیشت و سوودی لێ نەبینی بەڕاستی دنیاشی دەڕوات و قیامەتیشی دەڕوات. برام بۆیە ڕۆیشتنی کات، بۆیە تێپەڕبوونی کات بەبێ ئەوەی کە ئینسان بتوانێت سوودی لێ ببینێت لە مردن خراپترە بۆ ئینسان. بەڵام ئینسان جاری وهەیە ئەوەتانەیە هەستی پێ ناکات، بیری لێ ناکاتەوە، چونکە ئینسان ئەو کاتەی ڕۆیشت ئەگەر نەیتوانی سوودی لێ ببینێت جارێکی دیکە بۆت ناگەڕێتەوە. برام جارێکی دیکە ناتوانی کردەوەی چاکی تێتا بکەی دنیا و قیامەتت دەڕوات. بۆیە ڕۆیشتن و بەزایع چوونی کات لە مردن خراپترە، وەکو ئیبن القەیم فەرموویەتی. بۆیە حەسەن البەنا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرموویەتی هەر کەسێک ڕێز و بەهای کات بزانێت لە مانای ژیان تێدەگات، چونکە بەڕاستی کات ژیانە بۆ ئینسان. ئەو کات و زەمەنەی کە پێمان دراوە ئینسان دەتوانێت ژیانێکی سەربەرزانەی پێوە دەست بێنێت، بەڵام ئینسان کە بە فیڕۆی بدات، ئینسان کە ئاگای لێ نەبێت، ئینسان کە بێ ئاگا بێت، ئینسان کە سەرخۆش و بێهۆش بێت و لە ڕووی جەنابتان بەڕاستی دنیاشی دەڕوات و قیامەتیشی دەڕوات. هەر ئەوەندە دەزانێ مردووە و دواییش هیچ شتێک دادی نادا و کاتەکەشی بۆ ناگەڕێتەوە. ئیبن عەقیل کە یەکێکە لە زانایان دەفەرمێت ئەمن هیچ کات ژمێرێک لە تەمەنمدا بە فیڕۆم نەداوە، لە ساتەکانی ژیانمدا تەنانەت کات ژمێرێکیشم بە فیڕۆ نەداوە. هەر کاتێک کە لە خوێندنەوە و دەرزوتنەوە بێتاقەت بووبم، هەر کاتێک کە لە دانیشتن لە عەمەلی ساڵح بێتاقەت بووبم، دانیشتم بیرم کردوتەوە، ئەو بیرانم کۆ کردوتەوە بۆ ئەوەی بیر بکەمەوە شتێکی باش لە مێشکمدا گەڵاڵە بکەم، دواتر کە هەڵسامەوە ئەوەی کە بیرم لێ کردوتەوە بینوسم. لە ژیانمدا تەنانەت سەعاتێک بێ ئاگانە بووم و تەمەنی خۆم و کاتی خۆم بە فیڕۆ نەداوە. ئەگەر بێتاقەت ببم لە ئیشکردن پاڵم داوەتەوە، بیرم لە شتێکی باش کردوتەوە، دواتر هەڵساوم ئەو فکرەیە کە لە لام گەڵاڵە بۆتەوە نووسیمەتەوە بۆ ئەوەی کە کاتم بە فیڕۆ نەڕوات. بەرام بزانە کات قیمەتی چەند گرنگە، چەند گەورەیە لە لای زانایان، بۆیە ئەو زانایەش بەرەکەتیان کەوت بۆ تەمەن. برام ئێستا ئینسانی وا هەیە، گەنجی وا هەیە، شەو تا سەعات 12 شەو لەسەر جادە دەسوڕێتەوە، مۆبایلەکەی بەدەستەوەیە. ئەگەر لی بپرسی تەماشای چیت کردووە، ئەوڕۆ چیت بیستووە، ئەگەر لی بپرسی ئەو زەمن و کاتەی کە ڕۆیش لە چیتدا سەرف کرد، ئەگەر پێی بڵێیت چیت کردووە لەو کات و زەمەنەیدا، تەنانەت دووشتی پێشک نایە کە لە تەمەنی خۆیدا باسی بکات. تەمەنەکەی دەڕوات بێ ئاگایە، دوایش ئەو تەمەنە بۆ ئینسان ناگەڕێتەوە. برام بزانە لە لای زانایان کات چەند گرنگە، بۆیە خوای گەورەش بەرەکەتی خستۆتە تەمەن و ژیانی ئەو زانایانەوە. بۆیە جەمالەددینی قاسمی دەڵێت خۆزگە کات بەکڕین باە بفرۆشرایە بۆ ئەوەی ئەمن ئەو کاتم بکڕایە، چونکە گەورەترین سەرمایە بریتیە لە کات، بریتیە لە زەمن. برام کە بە ئینسان دراوە، بەڵام جاری وهەیە ئینسان لی بێ ئاگایە. بۆیە ئەبوبەکری کوڕی عەیاش دەڵێت بەڕاستی هەر یەکێک لە ئێوە ئەگەر درهەم و دینارێکی لێ بکەوێت لێی بزر بێت، ئەو ڕۆژەیە دەڵێ ئەوەندە پارەیەم لێون بووە، خەم و خەفەتی پێوە دەخوات. بەڵام ئەگەر یەک ڕۆژ لە تەمەنی بڕوات هیچ سوودی لێ نەبینێت، 24 سەعات لە کاتی بڕوات، بەڵکو هیوا هەیە هەفتەیەکیش لە کاتی بەتاڵی بڕوات، هیچ کارێکی چاکەشی تێدا نەکات، ناڵێ ڕۆژێک لە تەمەنم ڕۆیشت، ئای حەسرەت بۆ ئەو ڕۆژەی کە ڕۆیشت و چاکەم تێدا نەکرد. بۆ دینار و درەمێک ئینسان خەفەت دەخوات، دەڵێ ون بوو، بزر بوو، فڵان فیسار، قسە دەکات و خەفەتی پێوە دەخوات.
بەڵام ئینسانی وا هەیە بۆ تەمەنەکەی چەند ڕۆژ بڕوات ناڵێ ئەوڕۆ لە تەمەنم کەم بووە، هەر دەقە و سەعاتێک ڕۆژێک هەفتەیەک و مانگێک و ساڵێک برام لە تەمەنی ئێمە کەم دەکاتەوە، چونکە تەمەنی ئینسان دیاریکراوە. هەر ڕۆژێک کە دەڕوا بزانە ڕۆژێک لە دنیا و ژیانت کەم دەبێتەوە و بەرەو مردن و بەرەو قیامەت دەڕۆی. ئینسان وەریا بە بەرام لەو کاتەیەدا. بۆیە حەسەنی بەسڕی ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت بەڕاستی ئەمن گەیشتم بە کەسانێک و کەسانێکم بینیوە وەکو چۆن ئێوە بۆ دینار و دەرهەم هاوڵ دەدەن و پێتان خۆشە و دڵتان پێی خۆشە، ئەوانیش ئاوا سوور بوون لەسەر ئەوەی کە کاتەکەیان بە فیڕۆ نەڕوات و پێی خۆشحاڵ بوون و ئاگایان لەو کاتەی بوو کە تێنەپەڕێت. ئێوە چەندە سوور بوون لەسەر دنیا، ئەوەندە سوور بوون لەسەر ئەو کاتەی ئەو کات و زەمەنیان بە فیڕۆ نەڕوات و تەمەنیان بە فیڕۆ نەڕوات. بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز دەفەرمێت بەڕاستی شەو و ڕۆژ کە دێن کار لە تۆ دەکەن، ژیانەکەت بەرەو نەمان و تێدا چوون دەبن، ئەتۆش وریا بە لەو شەو و ڕۆژێدا بتوانە کاری تێدا بکە و ڕەزامەندی خوای پەروەردگاری تێدا وەدەست بێنە برام. ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت شەوی کرد بوو بە 3 بەش، لە بەشێکی شەودا دەینووسی، لە بەشی دووهەمیدا نوێژی دەکرد، لە بەشی سێهەمیشیدا دەخەوت. ها بەڕێزان ئەو زانا بەڕێزانە چەندە ڕێزی کاتیان دەگرت. شەوی کرد بوو بە 3 بەش. ئینسانی موسڵمان گەنجی بەڕێز لە خۆت بپرسە بزانە شەو و ڕۆژی تۆ بووە بە چەند بەش، بزانە چەندی بۆ خوای پەروەردگارە، بزانە چەندی عەمەلی ساڵح و کاری باش و کار و کەسابەتی تێدا دەکەی و چەندەشی تێیدا بێ ئاگای لە خوای پەروەردگار برام. ئەو زانا بەڕێزە ئیمامی شافعی کاتی خۆی کرد بوو بە 3 بەش، لە شەودا بەو 3 شەوەکەی خۆی پڕ دەکردەوە. ئەوە گرنگی کاتە لە لای زانایان کە کات و زەمەنیان چەندە لەلا گرنگ بووە، تەنانەت هیچ کات و لەحزەیەکیان لە ژیانی خۆیان بە فیڕۆ نەداوە و بەزایعیان نەداوە ئیلا کردەوەیەکی باشیان تێدا کردووە، یان ئەوە تا عیبادەتیان کردووە، یان ئەوە تا دەرسیان وتۆتەوە، یان ئەوە تا دەرسیان خوێندووە، یان سەردانی کەسێکیان کردووە، یان دەستگیرۆیی کەسێکیان کردووە، یان ئەوەتانەیە کە ماندوو بوون دانیشتون و بیریان کردوتەوە بۆ ئەوەی شتێکی باشیان لەلا گەڵاڵە بێت، دوایی ئەو پرۆژە و بەرنامەیە بتوانن بنووسنەوە بۆ ئەوەی بۆ خۆیان و کۆمەلگاکەیان سوودی لێ ببینێت. بۆیە تەماشا دەکەین خوای پەروەردگار بەرەکەت دەخاتە تەمەنی ئەو زانایانەوە بەهۆی ئەوەی کە ڕێزی کاتیان گرتووە و ئەهمیەت و نرخی کاتیان لەلا بوو.